إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت و سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. مرۆڤی مسلمان کە ئەچێتە خزمەت قورئان سەدان ئاەتی قورئان سەرنجی ڕائەکێشن بۆ ئەوەی بچێت و بگەڕێ بەسەر زەویە، بۆ ئەوەی چاو بکاتەوە و سەیری ئاەتی کەونی خوا بکە. ئەفەلەم یەسیروا فی الأرض، ئایا ئەمانە نەگەڕاون بەسەر زەویە؟ کۆمەڵێ قەلب و دڵیان نییە کە عەقڵی پێ بکەن و پێی تێبگەن، گوێچکەیان نییە کە پێ ببیسن. فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. چاوەکان کوێر نابن، کوێرایی بەسەر دڵەکانایەت کە هیچ نابینێ و تێنافکرێ و بیر ناکاتەوە. رب العالمين وتلك الأمثال نضربها للناس. لقرآن زور نمونة هيا أخوا بو إيمان داراني باسكا كيليتي أقا وما يعقلها إلا العالمون. عالم زانا كان بهمو جورا كان الزاناياتيو أمانا كدليان كوير نبوتو دليان روشنو بصيرتيان هيا لنمونة كان إخوا جل جلاله تيئقا. إمام السيوطي رضا رحمة خواه لبي أفرمي عقل إنسان بلا بلايا نزم ترين بلاي دنجيك لأجل كان جاي أكاد أو الصوتية كإنسان بكاري يعني لزمان قصة كردنا جواز لهم أجل كان. أفرمي بلاي برزي عقل هند جار أقات آستي إعجاز وكس انتهاكي نازاني چونك تنها عقلي بيغمبران عليهم الصلاة والسلام كلي بوا شمولي بوا لهمو بواركانات يقيشتو متكامل بو خواجان خوي واصطنعتك لنفسي بموسى عليه السلام فرمي توم بو خوم دروس كرد أبيت شون دروس كردنك متكامل عقلي طاو كرد به. ابن عطاء الله السكندري يكل عبادة قوركاني تصوف ككلمات كاني وكم مسل باسكرين أفرمي سبحان الله خوا جل جلاله عقولي إنسان كان هيزدو عقلك نيل سرزويا وكو يقبي متفاوتة زور جوازة. الله بلام لحكمتي قوري خوا ما من أحد إلا وهو راض عن الله في عقله. هيج كسيق نيل سرزويا همو زور راضية بو عقلك خوا بيداو همو كس خوي بي عقل ترينا. أفرمي وأقلهم عقلا كمان لهمويان عقلي نزم ترى أويان كزوز الرازية بعقلي خوي قورا أوي داناو. هيج إنسان عقلي خوي بنقصان نازاني هموي خوي بمتكامل أزاني. منالك بتشوك لدايك أبي دي قد بدن بينانية بيسانية عقلنية بيناي أكريتوا بيساي أكريتوا تي أفكري قورا أبي شون جستي قشأك عقلي قشأك. بۆی هەندێک لە نظریاتی فەیلسوفی هەیە فەلسەفی کە پێیان وایە عەقڵ بە متەکاملی لەدایک ئەبێ ئەوە زۆر جاهیلن.
ئەگەنا هەموو شتێک لە ئینسانە بە نەشونما گەورە ئەبێ بە تەدریب و تعلیم گەورە ئەبێ و پێ ئەگا و تێ ئەگا. محەممەد عمارە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەفەرمێ ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئومەتی عەقڵە. محەممەد المصطفى عليه الصلاة والسلام پێ ئەوتێ پێغەمبەری عەقڵ. بزانن خوا چ معجزەیەکی دا بەم زاتە گەورە. ئایا وەکو پێغەمبەرانی تر عليهم الصلاة والسلام معجزەیەکی دایە کە عەقڵ بوەستێ؟ ئاتۆ سیرکەن معجزەی ئیبراهیم عليه السلام ئاگر سووتێنەرە بە هەموو مانایەکی عەقڵ، بەڵام خوا جەل جەلاوە لەبەرەوەی دەسەڵاتی خۆیەتی بسووتێنێ نەسووتێنێ بڕیار ئەدای ئاگر مەسووتێنە کە عەقڵی ئینسان تیایە ئەوەستێ. دارێک بەدەست موساوە عليه السلام ئەبێتە مارێکی حەقیقی و هەژدیهایەکی حەقیقی عەقڵ ئەوەستێ کار ناکا لێرە. بەڵام ئومەتی عەقڵ قورئانی بۆ ناردن هەتاوەکو لە قورئان تێ بفکرن. ئەگەر ئەم ئومەتە هیچ گەورەی و فەزلێکی نەیەوە باسی عەقڵ قورئان نەبێ بەس. لە ڕاستیە ئێمە ئومەتێکین خەریکە ئەوەستین لە بیرکردنەوە عەقڵ. محمد غزالي أفرمي أنا لا أخشى على الإنسان الذي يفكر وإن ظل أفرمي نهترسم لكسي كبيري بجولنا وبير كاتو باقو مراجب به لأنه سيعود إلى الصواب والحق إلا أو عقل فكري إجارة وسر حق الصواب راستي ولكني أخشى على الإنسان الذي لا يفكر زور أترسم لو كسي كبيرنا كاتو تينا فكري عقلي بخرجنا دا وإن اهتدى بهدايتي ورقرتي وأهلي مزقود به لأنه سيكون كالقشة في مهب الريح شون بوشك هوائي هنا وأيبا أبو شوازان ناتواني استقرار ورقري وداب مزري. أجر لديني إسلام هيج باسي قوري عقل نكرا بيك مسألة نبي كفايته. أجر تشاوت نبي تكليفي خواب سرت ولا ناتش هر أبي نرجع كانت جبجيكي طاعتك بالرجوبي ئەگەر دەستت نەبێ هەر ئەبێ جێبەجێکی، قاچت نەبێ هەر ئەبێ جێبەجێکەی، زمانە بشکێ هەر ئەبێ جێبەجێکەی. عولەمایان ئەفەرمون ئەگەر هەموو جەسەد لە لاشە کەوت نەتەتوانی سوجود و ڕکوع بەری تەنها دڵێ ئەڵێ بە دڵ خەیاڵی ئەوەکە کە ڕکوع ئەبەی سوجدە ئەبەی ئەبێ نوێژەکەت جێبەجێکە کە گوێ لە بانگ بوو کە تەوعیی بانگ و فکرت بانگی قبول کرد. بەڵام یەک شت هەیە لە شەریعەتە ئەگەر عاتڵ بوو عطلێکی تێکەوت تێک چوو هیچ تەکلیفێکی خوا لەسەر تۆ نامێنە کە ئەویش عەقڵ کەوابوو ئەم ئیسلامە عەظیمە و ئەم قورئانە گەورە و ئەم دین و حەضارەتە گەورە بۆ عەقڵی ئێمە هاتووە. ئەبێ ئێمە موسڵمان تێ بفکرین چاوکەینەوە هەموو شتێکمان عاتڵ ببێ نابێ بهێڵین فکر و عەقڵمان عاتڵ ببێ. مالک بن نەبی لە قسەیەکی مەشهورە أفرمي إنسان كأكوي قاتشي هلا كأكوي تعرز أخير شت السري إيه على عرس لا شيء همو برعرس كأخير شت السري هر إنسان إيه هستيتوا يكم جار للسر ودس بأكا سري برزكاته هر أمة حضارته ككوت أبي السر وعقلي برزكاته إن جاءت وانا سر كيوت إن جاءت وانا لسر قاتشكاني خوي بوسيته 100 صالة حضارتي إسلامي إيشي لسر أكري وأدري بعرزة. أبي عقلي أمتي بيغمر جان صلى الله عليه وآله وسلم يكم جار برز ببيتوا إن جا جست برز بيتوا هند جار إما أمانة قول برز كينوا أمانة قاج برز كينوا هتا فكر من برز نبيتوا برز نابينوا كافران جنگي كي زور قورة لقل إما برباكراو بومباس كردن جنگي صناعي عسكري لقل إما دس فكراو إما لدوا صناعي عسكري خلق زور لبيشو جنگي اقتصاد لقل إما دس بيكراو إما لاقتصاد صفر اقتصادي جهان دزراوة جنگي عقل لقل أمتي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم دسي بيكردوا 100 صالة لقل عقل وفكري إما جنگ أكري إما آيا لم جنگا براوين يا دوراو آيا توانيو مانا بارزگاري لعقلي خومانو گنجي مسلمان بكين يانا دسمان شل كردوا لعقلا كوتون تجير كاريگري كافرو بيدينان اوان چونيان بيواكار بأيما أكن يكيك لو جنگاني كبردوام بأيما افروشنوا هوايك حتى امروش برسيارة كري زياد ل1000 صالام برسيارة اهرو جنري
آیا دین پێچەوانەی وحیە یا وحی پێچەوانەی عقڵە عقڵ پێچەوانەی دینە کامیان ئایا ئەم دووشتە عەکسی یەکترن یانە چۆن بۆیە شێخ الئیسلام ابن تەیمیە کتێبێک ئەنووسێ بە ناوی دەرء تعارض العقل مع النقل لادانی ئەو معارەزەیە کە خەڵک وا تەسەوورەکە معارەزەی لە بینی عقل و نەقڵە شتیوان نییە بۆیە ئیمامی غەزالی لەمە زیاتر ئەفەرمێ الوحي عقل من الخارج والعقل وحي من الداخل أفرمي هادو كان يكشتن عقل وحي هركز جوازيان كاتين أجيشتو الحقيقة أجرنا وحي خوابريتي العقل مروفايتي لدروا وعقلي مروفايتيش بريتي لوحي خوا لناو سنجي إنسانا بويا هندق لزانيان فلاسفي جوربيان وابوا إنسان مكلفة بعبدايتي خوا أجر وحي جنبه أجر شيء من نظرية كي هلايا شو همو معاني كاني وحي نادو زريته بعقل يان إنسان زور بزحمة أستم عقلك متكامل كل دروس أبي كهمو لجهة كان ورب العالمين بدوزته إما لنوان جنجي كي زور جورين برودوا ما نهنو لبير ما كردوا إنسانيت بس يا عقلاتي أبرة يا عقلي بتشوكا يا عقلي ناوندا يا عقلي جورية عقلي جورة بير لفكر أكاتوا بير لقضايا جورة أكاتوا خوي باش نمشوكا قد مشغولناك عقلي وسط خوي بأشياء كلو بلو مر أمتكي في غمري خوا صلى الله عليه وآله وسلم أمره لكام آستايا آيا عقلي بأشخاص مشغولة خوي بتشوكر دوتوا كألم أشخاص يعني أشخاص وأحزاب وتدوي اشتبتشوك كان يان بكلو بلو أشياء مشغولة كعقلك وسطة يشتباشترة يان بير أكاتوا كشون رزقار بيت شون هسيتا وسر بيت والله ظلمك لسرتا سري الزاوية بكرت هر كافر بيك أوروبا بي أمريكا بي الصين بي روس بي إيران بي توران بي هر شوينه بي ظلمه لسر زاوية برباكرة مسلمان مكلفة بلاداني أو ظلمه جرانوي عدالتي إخوة لسر زاوية آخر توي خليفة إخوة لسر زاوية أي جنج چنه بيري لما كردوتو چنه فكر أمان دا قورا بوا شون بردێکی گەورە ئەخەیتە ناو ئاوێکی گەورەوە ئیشڵەقێنە ناو بەحرێکەوە واللهی بابەتە فکریەکان ئەوهان چەنێ بەردەکە بچووک بێ لە تۆیە ئەوەندە شڵەقانی فکری کەمە بێ کەی مێشکت مشەوەش بوو مەسائلی قەزایی گەورە هاتە پێشەوە بیرت کردەوە تەیارەی بدون تەیار بوو ئەم میلەتە دروستکی بیرت کردەوە چۆن چەکی نەوەوی بۆ کوشتنی مرۆڤ بەکارێت بیرکەیتەوە بۆ ئاوەدانی زەوی بەکاری بێنی ئەمە ئیشی ئێمەی مسلمانە چکە ئێمە بەشە عەدالەتەکە بێ وەرگرین ڕاستە لە صیناعی ئەسکەریا ئێمە وەکو حەضارەت ئەبێ ئەو کارەمان جێبەجێ کرد بێ تەواو کرد بێ بەڵام کەی ئێمە هاتین بیرمان لە قەضایای گەورەی ئاوا کردەوە بۆ هەستانەوەی ئومەت اینجا خاوەنی عەقڵی گەورەین کەی هاتین بیرمان لە فڵانە شەخص ئایا گومڕایە گومڕان نییە فڵانە شەخص ئایا عەقڵەتی چۆنە ئایا فڵان کەس غەڵەتەکە یا غەڵەت ناکە تەسەوورەکەن زەمانانێکی زۆر خلافی ئەم ئومەتە لەسەر ئەوە بووە فڵانە زانە غەڵەت ئەکا یا نایکە ئەمە عەقڵی بچووکە لە ئەشخاصا ون بووە یان دیقەت بدەن لە شەبابی ئەمڕۆ بەگشتی شێوازی جلوبەرگمان شێوازی قژمان شێوازی بیرکردنەوەمان لە ئاستی ئەشخاصی بچووکایە هەر کەسێ بە کۆمەڵە شەخص متەئەسیرە ئەمە هەمووی ئەکاتە ئەو جەنگەی کە لەگەڵمان نەکراوە بە خۆمان نەزانیوە تخوا معقولە ئینسان بەم گەورێتەیە ئەشیا بیبا بەڕێوە ئەم ئەشیا نەبا بەڕێوە تەلەڤیزیۆن تەوەجوهی منکە ئیعلامێکی گەندەڵ و درۆزن من بجوڵێنێ من نەتوانم ڕاگەیاندن بجوڵێنم کۆمەڵێ تۆڕی کۆمەڵایەتی فکری من بجوڵێنێ من نەتوانم تۆڕی کۆمەڵایەتی بجوڵێنم تەسەوور کە ڕسالەی ئینسانیەت لە ئەمڕۆیە زۆر بچووک بووتەوە بیرکەینەوە إمام الرافعي صاحب وحي القلم أفرمي إذا لم تزد شيئا على الدنيا كنت أنت زائدا على الدنيا أجر حتى للدنيا حتى مردي هيك زياد نكربو إنسانيت جولد نبو حركة نبو هولد ندى بو أم حضارة جورها استني توا خود زيادة للدنيا خود سود نبو للدنيا
ئێمە جەنگی بەدیلمان لەگەڵا ئەکرێ بەبێ ئەوەی بە خۆمان بزانین. ئێستا کافران وەکو جاران نییە سوپایە کۆ کاتەوە بیهێنێ و چوار دەوری وڵاتەکە بگرێ و ئادەیت سووکیە لەناو وڵاتەکەی خۆتە دەیان جاسووسە بۆ دروستەکە دەیان مەشاکیلە بۆ دروستەکە زاڵەوێ بەسەر. ئێمە پێویستمان بە عەقڵێکە کە ئازاد بێت هەتا وەکو ئەم خۆناقە تێپەڕێن. ئێوە تەسەوور ناکەنەوە ئەم میلەتەی ئێمە ئەوروپا و ئەمریکا با بڵێن بەریتانیا پارچە پارچەیان کردوین لەو ساڵەوە خەونێکیان لە مێشکی ئێمە دروست کردووە خەونی دەوڵەتی کوردی و ناشمان دەنێ یاریمان پێ ئەکەن جەنگی جیهانمان پێ ئەکەن ئەمان کوژن ئەمان تۆقێنن ئەمان ترسێنن لە نەتیجەش هیچیان پێ نەداوین بەدەستی بەتاڵەوە دەرەچین. باشە ئێمە نابێ ئەم فکرە بگۆڕین نابێ بین بیرکەینەوە لە خەونێک لە دەوڵەت گەورەتر بیرکەینەوە لە خەونی حەضارەت. ئەم میلەتە خاوەنی دینی خۆی تێبێ وازی لێبێ خاوەنی اقتصادی خۆی تێبێ وازی لێبێنێ دابوونەریتی خۆی وازی لێبێنێ لە هەرچی شتە دابڕنێ بۆی کەچە دەوڵەتێکی بنێ ناشی دەنێ و گاڵتەی پێەکەن هەر ڕۆژەی بە وڵاتێکی ئەدەن لێمان ئەکوژن لێمان ئەبڕن. ئێوە تەسەوورەکەن ئەوروپا ئەوەنە جاهیل بێت سەلاح دینێکی ئێمە ئەوانی شکاند بێ ئەویان لەبیر چێتەوە کە ئێمە لەبیرمان کردووە. زۆر دەوڵەت هەیە لە بواری سیاسی لەوە چێ شکستی هێنابێ بەڵام لە بواری تر سەرکەوتوو بووە دواتر بە سیاسەتی خۆیان هاتوەتەوە. یابان کاتێکەوە زەڕەی لێدرا و کەوت و شکستی هێنا بەڵام بیریان کردەوە نەوەستان لە ماوەی 5 ساڵە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی محرکەوە کە لە ئەوروپایان دزی کەوتنەوە سەر قاچەکانی خۆیان و جوڵە کەچی ئێمە 100 ساڵە هێشتا بیرەکەینەوە لەکوێوە دەست پێ بکەین. ئەم میلەتەی ئێمە پێویستی بە فکرێکی زۆر بەهێز هەیە. تەسەوور کە ئێستا هەمومان ئێمە ئەوەندە بێ مەعاشیان تەبەنەوە لە خۆوە نیە مەعاشە بڕێ. تەسەوور مەکەن ئەم ئەحزاب و ئەم گەجەل و گوجەلانەی ئێمە بتوانن ئەوانە بکەن. نا سیاسەتێکی زۆر گەورەتر لەمە هەیە کە کار لەسەر عەقڵی ئەو سیاسی ئێمە ئەکا مەعاشێ ببڕێ. ئێمەش هەموو بیرمان لای ئەوەیە ئەی خوایەکیان وڵاتی هەبێ نەوتەکەمان لێ بدزێ بەس مەعاشمان بات. بەلامانەوە ئاساییە بیری تەحەڕوری و عەقڵی ناکەین بیر ناکەینەوە چۆن بجوڵێن. تەسەوورەکەن شاری وەها هەیە توانیوێتی حرەکەی تیجاری خۆی اقتصادی خۆی حرەکەی زەراعی خۆی پێش بخا سیناعی خۆی پێش بخا. ئێمە ئێستا سیر کە لە هەموو ڕوەکانەوە ئەم هەموو خاکەی جوانی هەرێمی کوردستان ئەبینی هەمووی بەتاڵ و بەلاش ئەو هەموو گەنجە جوانەش ئەبینی هەمووی کەوتوو هەرچی ئەکەی نادا بەدەستەوە. ئێمە پێویستمان بەوەیە دابنیشین بیرکەینەوە ئەبێ حرەکەیەک دروستکەین. چەند لادەیەکی کوردستان زۆر بەسیط توانیوانە چەند یاسایەکی سەهل بۆ خۆیان دابنێن سیرەکەی ئیشی خۆی کردو. لادەیەک لە قەرەداغ قەراری داوە لە مەنتیقەکەی خۆیان ئەبێ ڕاو مەمنوع بێ ئەنواع جۆری طەیر و تووری جوان و ئەنواع جۆری کەڵەکێوی جوان و شتی جوانی هاتووەتە ناو کابوو ئەکرێ ئێمە تەنها بیر لەوە نەکەینەوە خەونێکی دەوڵەتی و کە نەشبین و ناشمان دەنێ بیرکەینەوە لە پەنای ئەمە کاری گەورەتر کەین. هاوڵاتی ئێمە عەقڵی بەرز بێتەوە زانستی بەرز بێتەوە علمی بەرز بێتەوە. ئێوە زان کافر چی ئەکا بە پەروەردە و تەربیەی ئێمە چۆن سەیطەرەی کردووە بەسەر ئیعلامی ئێمەیە ئەزان پەروەردەی ئێمە چەند کاول بوو. بیرکەنەوە باشە ئاستی خوێندنی ئێمە بۆ ئەوەیەتە خوارەوە ساڵ بە ساڵ بۆ کەسی دڵسۆزمان نییە بۆ ئەم سیاسیانە دڵسۆز نین بەدەست خۆیان نییە. وڵاتی داگیرکراوە پێویستی بە عەقڵێک هەیە زۆر گەورەتر لە سیاست عەقڵێک هەیە ئیدارەی زۆر گەورەتر بێ لە دەوڵەتدارێکی بچووک. من دەوڵەتێکی بێ ئاو و بێ خاک و بێ نان و بۆ چیمە بێ اقتصادم بۆ چییە؟ ئەبێ ئێمە بیرکەینەوە ئەم میلەتە لە هەموو ڕۆکانەوە ئەوەندە پێشکەوت بێ لە ڕووی زانستی ئەوەندە پێشکەوت بێ کە بڕیاری دەوڵەت درا پێویستی بە بڕیاری هیچ کەسێک نەبێ جیهان خۆی ئامادە بێ نووج بدا لە بەردەستان. ئەم قسانە لەوە ئەچێت کاتی ما بێت بەڵام پێویستمان بە خاڵی یەکەمە پێویستمان بە جوڵە و حرەکەی شەبابە. ئەبێ گەنجی ئێمە لەم قۆناغی ئێستەی تێپەڕێ عیبەیە گەنجی ئێمە هەتا بەیانی بەدیار تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە دابنیشێ فلیم و یاری و هەرچی شتە گاڵتە بە عەقڵی بکە ئالەتێکی بچووک ئەم بەرێ بەڕێوە. واللهی جاری وایە چیتە سوپەرمارکێتێ بە زەویەتەوە بە میلەتە
لە برێوەی کاسپێکی جوان کە زوو دەست بێنە بە شتەکانی یا تەرتیبی کە شوێنی شتەکانی بگۆڕێ سەلامی لێ یەکەی چاو بەرز ناکاتەوە عەلەیکم السەلام ئەوە بە چه حاڵە چاوێک ئاوا لێکە بزانێت چی و پێتەڵێ سارێک ئەمە ئەم کەسە ناتوانێت ئالەت بەرێ بڕێەوە ئالەت ئەم ئەبا بڕێەوە ئالەت بۆ ئەوە دروستکرا ئینسانیەت ئیسفادەی لێ بکە نەک ئینسانیەت بکاتە کۆت و زنجیری بکە ئێمە ئەبێت جەنگی بەدیل بگۆڕین دوژمنە گەورەکان بدۆزینەوە واز لە گەجە لە گوزەلەکان بێنین تێبگەین کێ دوژمنی سەرەکی ئێمەیە و ئیشکەین بۆ ئەوە معقولە تۆ سوور بزانی کەسێکی جوولەکە بۆ تەختیددان بۆ تۆ هەتا دوی شەو خەریکی تەختیددانان بێ بۆ ڕوخاندنی اقتصادی تۆ بۆ ڕوخاندنی تعلیمی تۆش تا دوی شەو خەریکی سێرکردنی فلیم بی ئێمە پێویستمان بە عەقڵێکە بیر کاتەوە بۆ ئایندەی ئەم وڵات و نیشتیمانە ملەتی کورد ملەتێکی موسڵمانە بە ئیسلام گەورە بۆ گەورەش ئەبێتەوە بە غەیری ئیسلام بچووکە بێتەوە باشە هیچ کەسێک لە ماڵەکانی ئێمە بە زۆر ئێمە وای لێ کردووە ئیلزاممان کە ئیلتیزام بکەین بە عاداتی غەربەوە خۆمان کردمان خۆمان تەسلیم بووین خۆمان نەماتوانی مقاومەت بکەین بۆیە عەزیزانم ئەبێ هەنگاوی زۆر گەورەتر لە ئێستا بنین ئێمە هەر هەمومان سەعات 7 بۆ 12 ناخەوین 7 ئێوارە بۆ 12 ناخەوین مرۆڤەکان کەی مێشکیان ئەخەوێت کەی مێشکیان ئیستراحەتەکە لە ڕووی زانستیەوە ئینسان ئەگەر لاشەشی بخەوێ مێشکی لە دوای 12 شەوە ناخەوێ هەندێک گەڵێن تا یەکی شەو هەندێکی دەڵێن تا 12 ئەگەر لە دوای 12 شەوە تا 3 عەسر بۆی خەوتی هیچ ئیسفادەی نەکردو مێشک دەواجینتان بینیوە هەموو لە هەندێک دەواجینە بۆی جوچەکان زوو گەورە ببن محاولەکەن مێشکیان نەخەوێ بە لێدانی مۆسیقایەک یا بە هەر شتێک بۆی نەخەوێ و بخوا هەتاوەکو گەورە ببێ زوو سەر ببڕێ ئێمەش بە هەمان چەشنە ئەگەر هاتو مێشکمان ئیسراحەتی نەکرد ئەنواع نەخۆشی تیامانە بڵاوە بێتەوە معقولە ئەم هەموو خەستەخانەی هەرێم ئەم هەموو سەیدەلیاتە هەتا وەکو ئێستا نەخۆشی شەکرە ئەوەندە بەر بڵاوە ئێوە تەسەوورەکەن لە خۆی دروست بێ ئەگەر کافر و بێدینی گەورە لەناو وڵاتی منە بڵاوی نەکاتەوە ئەرێ ئەم عالەمە چی و هەر هەمووی تووشی جەڵدە هات ئەرێ هەر هەمووی تووشی زەخت بەرزی هات نابێ ئینسان بیرکاتەوە یەکێک لە هۆکارەکانی ئەنواع جۆری نەخۆشی کە تەئسیر لە تۆ ئەکابریتیە لەو کەم خەویە یا لەو نەخەوتنی عەقڵە لەو نەخەوتنی مێشکی ئینسانە بەڕاستی ئێمە پێویستمان بە شۆڕشێکی زۆر گەورەی هەمەلایەنە لە غەیری سیاست لێگەڕن سیاست بۆ ئەم دزوو جەردانە هەتاوەکو کاتی خۆیەتە پێشەوە تا ئەم میلەتە هەڵەسێتەوە کە ئەم میلەتە هەڵساوە بوو بە خاوەنی گەنجی عاقڵ و عالم قەت گەندەڵ ناتوانە سەرپەرشتی بکە قەت ناتوانێت کەسی بێکەڵک سەرپەرشتی کەڵکداران بکە ئێمە پێویستمان بە تێگەیاندنی فەردە دەرچوونە لە بازنەی تەحەزوب ئەبێ وەکو گەلێک بیرکەینەوە میلەتێک هەموو یەکمان بوێ بیرکەینەوە چۆن وڵاتەکە ئاوادان ئەکەینەوە چۆن ئایندەی ئەم وڵاتە بەرەو پێشە بین چۆن خزمەت ئەکەین چۆن دینداریمان جوان ئەکەین لە مزگەوتا پێکەوە شان بە شانی یەکتر هەموو پێکەوە هەنگاو بنین هەموو شتێک لەم وڵاتە لەوە ئەچێ بفەوتێ ئەم دینداری و ئەهلی مزگەوتە نافەوتن ئەمەن بەقای میلەت ئەمەن ئایندە بۆیە لە میلەتەوە لە ناو مزگەوتەوە هەرچی شۆڕشێکی کۆمەڵایەتی شۆڕشێکی اقتصادی شۆڕشێکی عەقڵی شۆڕشێکی تەکنەلۆژی کە ئەبێ دەست پێ بکەینەوە گەنجی موسڵمان زۆر یەکەمی هێناوە گەنجی موسڵمان لە هەموو جیهانە لە هەموو ڕۆکانەوە پێویستمان بە زیاترە تاوەکو ئەم میلەتە هەڵەسێتەوە سەر قاچەکانی خۆی ئەتوانێ ئایندەی خۆی دیاری ئەکا نەک کافری مەلعون بۆی دیاری بکە خوایە ئێمەی گونەهباری خەجاڵەتبار لە یەکێ لە ماڵەکانی تۆیە کۆبووینەتەوە هانای زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە هانای بێکەسی بۆ تۆ بەرزەکەینەوە بەخوا پەروەردگارە ئێمە ناتوانین دڵمان بەرزکەینەوە بۆ لە هیچ کەسێک و هاواری لێ بنین تۆ نەبی یا ئیلاهی هاواری زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئەم وڵات و میلەت و گەنج و شەبابی ئێمە بپارێزە یا ڕەبی خوای گیان عاقبەتمان پڕخێرکە خوای گیان لە دەستی کافران و بێدینان ڕزگارمان کە هیدایەتمان بدە یا ئەکرەمە الئەکرەمین
هداية من بدأ يا أكرم الأكرمين يا ربي خويا هرزاني وفرحي بسر أمولاتي أما ببارنا تو قوري خود دسي كافران ودجمناني لي ببرا يا ربي خويا جان أهلي مزيود بخير وسر قاشكاني خويا همت من برس كرو بخزمتي دينك يا أكرم الأكرمين يا ربي خويا ما كره خزمت كارك راستقيني أمولاتون اجتماعنا يا رب العالمين يا ربي خويا جان أم مسلمان هاتون تأماليتو بخوا پروردگارا هر همو حاجیان زورا دسی حاجه و پیوستیکانیان بو کس برز ناکن و بو تو نبی ده یا ربی الهی هرچیان اوی پیان عطاک خوایا اوی نخوش شفای بو بنیره تایبت او نخوشی داوای لیکردوین خوایا شفای خیری بو بنیره يا ربي خوايا جان داوال لي كاين هرت قرزاره قيصر شاني سكه اقتصادي امولاتي ما بيشخه بركه بسر بازاري هلب جايه ببارينا پروردگارا بسر بركة بسر بازاري أمولاتي إما ببارنا تو قوري خود خوايا بركة بخير ناو زوزار ما نوا بركة بخير ناو أو درياتش ما نوا بركة بخير ناو بيرو كان يوم ما نوا يا ربي خوايا زراعة كان من بركتك دخلوا دانا كان من بركتك يا ربي خوايا جان صناعة لمولاتي إما بيش بخا يا ربي خوايا عقل كان من هوش بين وجه خوايا يا أكرم الأكرمين يا ربي خوايا جان قيادي أمولاتي بدأ دسي شباب عاقلة ويا رب العالمين يا ربي خوايا جان داوال لي أكن بناوي جوانه بصفتي برزه باسم عظمت پروردگارا گناهی زور من بو تو برز کردو داوای عفو لي أكن يا إلهي عفو منك گناه باشكر أكردو من عفو منك بپنهان كردو من عفو منك پروردگارا لگناهی دایکو باوک من ببوره لگناهی مردوکان من ببوره پروردگارا هر کس دناو گورکه بکس و کزنی دعای بوبکا و اما لم من بري پیغمبر جان وصلى الله عليه واله وسلم هانا الزليل بو تو برزكين و خو لگناهيان ببوره ادعوا الله وانتم موقنون بالاجابه